وەکو کۆمەڵێک گەنج و کەسایەتی هونەرمەندی شاری کەرکووک هەستاوین بەکردنەوەی کەمپینێک بۆ ڕۆژئاوای کوردستان بۆ برایانمان لە ڕۆژئاوای کوردستان ئەمڕۆ لە چوارەم ڕۆژی کەمپینەکەمانداین و ئەم کەمپینە بۆ چەند ڕۆژی تریش بەردەوامە بێت هاوڵاتیانی ئەوەی جێگای خۆشحاڵی هاوڵاتیانی شاری کەرکووک بە گەرموگوڕیەکی زۆرەوە هاتوونەوە بەرەو ئەم کەمپینەمان بەهانایەوە کەمپینەوانەوە و داواکارین لەو خەڵکانی کە تاوەکو ئێستا ئاگادار نین هاوکارەکانی خۆیان بگەێنین بۆەوەی هاوکارەکان لە زۆرەوە بەرەو زۆرتر بۆی زۆرترین هاوکاری بۆ بگا بە برایانمان خوشکانمان مناڵەکانمان لە ڕۆژئاوای کوردستان.